لحديث كانوا أود ركوية كبيغمر صلى الله عليه وسلم بتايبت قصيبو جنوكا كردوا وبانجي كردون بو بيامي بيروزي إسلام. جنوكا چين كخواي تعالى لقرآن بيروزا بجنة ونبا إيمش بيان ألين ديو كوملا كائنات يكن كوملا مخلوق يكن ئێمەی مرۆڤ لەسەر شێوازی خۆیان کە خوا خەڵقیانی کردووە نایان بینین ئەوان ئێمە ئەبینن وەخوای تەعالا توانایەکی پێداون کە ئەتوانن لەسەر شێوازی تر دەرکەون جگە ئەو شێوازەی کە خوای تەعالا خەڵقی کردوون ئەتوانن خۆیان بکەن بە شتی تر. جنۆکە جۆریان هەیە جۆرا و جۆرن هەیانە ئەفڕێ هەیانە ئەتوانێ بڕاتە بن بەحر هەیانە کاری تر ئەتوانێ ئەنجام بدا و زۆر خێران و زۆر سەریعن. ئەوانی شوەکو ئێمە تەکلیفی پەیامی خۆیان پێکراوە یعنی عینەن وەکو ئێمەی مرۆڤ ئەوانیش داوایان لێکراوە کە باوەڕ بە پێغەمبەرەکان بێنن و عیبادەتی خوای پەروەردگار بکەن و اختیاریشان پێدراوە یعنی سەرپش کراون وەکو ئێمەی مرۆڤ. لەبەرەوە خوای تەعالا لە قورئانی پیرۆزە لە سوورەتی ذاریاتە ئەفەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون يعني جنوكا وإنسان خوای تەعالا خەڵقیانی کردووە و اختیاری پێداون لە پەرستشی خوای پەروەردگارە و خوا داوای لێکردوون بە اختیاری خۆیان بە سەرپشکی خۆیان باوەڕ بە پێغەمبەرەکان بێن جیاواز لە مەلائیکە. ئێستا مەلائیکە اختیاریان نییە خوای تەعالا سەرپشکی نەکردوون بەڵام جنۆکە لەگەڵ ئینسانە ئەمانە سەرپشت کراون. خوای تەعالا هەندێک جار بۆ هەندێک لە پێغەمبەرەکان جنۆکەی مسەخەر کردووە وەکو بۆ پێغەمبەر سولەیمان خوای تەعالا فەرمێ وحشر لسليمان جنوده من الجن والإنس والطير فهم يوزعون. خوای تەعالا جنۆکە و ئینسانەکان و تەنانەت تەیر و تویوریشی مسەخەر کردووە بۆ سولەیمان ئیش و کاری پێ ئەنجام ئەدان. ئەم جنۆکانە گوێیان لە پێغەمبەری خوا بووە صلی الله عليه وسلم لە کاتی شەونێژیە پێغەمبەری خوا پێش گەڕانەوەی بۆ مەککە کاتێ لە تائیفە گەڕێتەوە بۆ مەککە لە ڕێگا لە وادی نەخلە لەوێ گوێیان لە پێغەمبەری خوا ئەبێ صلی الله عليه وسلم و ئاەتەکانی قورئان تەئسیریان تێکا و ئەگەڕێنەوە بۆ ناو قەومەکەیان بانگی خوا ئەدەن بە گوێی قەومەکەی خۆیانە. دوای ئەوە خەڵکانێک ئیمان ئەهێنن ئەوانیش وەکو چۆن مرۆڤەکان تاک و کۆمەڵ و پاشان عەشرەت دێن ئیسلام ئەبن و دێن بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جنۆکەکانیش بە هەمان شێوە تاک و کۆمەڵ و عەشرەت ئەهاتن کۆچیان ئەکرد بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەم حادیثەیەش وەکو مێژونووسان ئەڵێن لە ساڵی 11 پێغەمبەرایەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ڕوویدا.